ئامادە هەلا بەدەی کەس پێ بکەین بێنە ناوەڕاست سەتەواوە هەموو لایەکتان بەخێر بێن بەناوی خۆی گەورە وەکو وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی و نوێنەری بەڕێز وەزیری کار خاتوکوێستان ئەمڕۆ لێرەین بۆ مانگی پیرۆزی ڕەمەزان تەبعەن جەنابی وەزیر بەردەوام پەرۆشانە لە هەوڵایە تا بتوانین هاوکاری بگەێنینە سەرجەم خاوەن پێداویستە تایبەتیەکان ئەوەی کە پێویستی بە هاوکاریە دیارە سەرمایەداران خێرخوازان ڕێکخراوەکانی خێرخوازی بەردەوام هاوکاری وەزارەت بوونە بۆ گەیاندنی ئەم هاوکاریانە ئەمڕۆژ کارگروپ بە نوێنەرایەتی کاک شێخ ڕۆژ و کاک شێخ زەیتۆ لێرن بۆ ئەوەی 3000 پاکێجی خۆراک بۆ ئەم مانگە پیرۆزە پێشکەشی سەرجەم ڕێکخراوەکانی کە مەندامان بکەن لە سنووری پارێزگای سلێمانی پارێزگای هەڵەبجە و قەزای سەید سادق ئێمە سوپاسیان نەکەین و داواکارین کە ئەم هەنگاوانە بەردەوام بێ بۆ ئەوەی لە مانگە پیرۆزەدا بتوانین سەرجەم ماڵەکانی خاوەن پێداویستی تایبەت ڕۆشنا بکەینەوە و بۆ ئەوەی جەژنێکی سفرە پڕ بەڕێ بکەن و ئێستش داواکەم کە شێخ ڕۆژ وتەیەک پێشکەشکات زۆر سپاس بەناوی خۆی گەورە مهرەبان ئەوڕۆ خۆمان زۆر خۆشحاڵین ئەوڕۆ لە خزمەت ئەو خاوەن پێداویستی تایبەتانەی لە سلێمانی بەڕاستی زۆر دڵخۆشین کە لە خزمەتیانداین بۆی بتوانین بە شێوەیەکی بەبەش شتێکی کەمیش بێ بتوانین لە خزمەتیان دابینیان هاوکاریان بکەین لەسەر ڕاستباردەی بەڕێز شێخ باس بەرزنجی ئەوڕۆ ئەمە هاتوینە خزمەتتان کە بە تەنسیق لەگەڵ کوێستانخان ئیشەکانیان کردووە بۆی بتوانین بەشێک یان کەمێک لە پێداویستەکانیان بۆ جێبەجێ بکەین کە پێکاتۆ لە 3000 سەبەتەی خۆراک بۆ محافظەی سلێمانی و هەڵەبجە و سەید سادق ئینشاءالله ئەوە یەکەم دو هەنگاو نابێت هەنگاوی تریشی لە دوایدا بێت سوپاسان دەکەین بۆ بەناوی خوا بەخێر بێن ڕۆژێکی پڕخێر بۆ هەموو لایەک بەناوی سەرجەم ڕێکخراوە خاوەن پێداویستی تایبەتەکانەوە زۆر سپاسی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی و هەوڵە تایبەتەکانی خاتوکوێستان دەکەین کە دوای هەستکردن بە ئازار و نەهامەتیەکان و برسێتی خاوەن پێداویستی تایبەت لە هەرێمی کوردستان هەوڵەکانی هەمووکو وەزارەت هەمووکو تایبەتیش خۆی چڕ کردوێتەوە بۆی کە لەگەڵ کەرتی تایبەتە لەگەڵ خێرخوازان قسە بکات و بەڕاستی سوپاسی کاک شێخ باز بەرزنجی و کۆمپانیای کار دەکەین ئەم هەنگاوەی کۆمپانیای کار لە هەولێرە و بۆ سلێمانی ئەوەمان پێ دەڵێت ئێمەی خاوەن پێداویستی تایبەت لە هەر شوێنێکی ئەم وڵاتەیە بین ئەم کوردستانەیە بین ئی هەموویانی ئی هەموو خێرخوازانین ئی هەموو حکوومەتی هەرێمی کوردستانین هیچ جیاکاریەک نییە ئەگەر کە مەندامێک لە سلێمانی برسی بێت یا لە هەولێر یا لە دووە خاڵی دووهەم ئەوەمان پێ دەڵێ ئێمە فەرق ناکەین لە بینی خێرخوازەکانە بە شەرمیشی نازانین ئەگەر خێرخوازێک لە سلێمانیەوە بچێ هاوکاری خاوەن پێداویستی تایبەت بکات لە هەولێر یا خێرخوازێک لە هەولێرەوە بێ هاوکاری خاوەن پێداویستیی تایبەت بکات لە شاری سلێمانی ئەوانیش ئێمە بەی خۆیان دەزانن بەڕاستی ئەمە زۆر زۆرجێی دڵخۆشیە و لێتان ناشارینەوە کە ژیان و گوزەرانی کەمەندامان لە ئێستادا زۆر لەوە سەختترە کە هەری چەکمان بیری لێ دەکەنەوە چونکە بە کەمی موچەکە و بە بارگرانی و بە چەند ساڵی قەیرانی دارایی و هاتنی کۆرۆنا ژیانی ئەمەنەی تر سەختتر کردووە لەسەر ژیانی خاوەن پێداویستی تایبەت بۆیە من ئەمە بە دەرفەتێکە بینم
ئەمە بە دەرفەتێکە بنی وەکو یەکەمین هەنگا وەکو یەکەمین پێشکەشکردنی خۆراک بە خاوەن پێداویستە تایبەتەکان لە سلێمانی کە بڕێکی زۆرە بڕی 3000 پاکێجە بۆ خاوەن پێداویستەکان لە سلێمانی و لە هەڵەبجە و لە دەبەری شارەزور ئەمە کارێکی زۆر گرنگە بەڵام ڕەنگە چەند هەزار کەمەندامی ترمان هەبێ یان خاوەن پێداویستی تایبەتمان هەبێ کە نانی ڕۆژێکی نەبێ قوتێکی ڕۆژێکی نەبێ بۆیە من داوا لە خێرخوازان دەکەم داوا لە بەرپرسان دەکەم داوا لە کەسایەتیەکان دەکەم داوا لە موسڵمانان دەکەم ئەگەر بێت و لەم مانگە پیرۆزەدا هاوشێوەی کاکشێخ باز بەرزنجی و کۆمپانیای کار و وەزارەتی کار هەوڵەکانمان چڕ نەکەینەوە لەگەڵ ڕێکخراوەکانە فریای ژیانی خاوەن پێداویستی تایبەت نەکەین بەڕاستی کارەساتێکی مەرگبارتر لە کۆرۆنا ڕوو لە ماڵە کەمەندامەکان دەکا ژیانیان بەرەو هەڵدێرە بە و تووشی ئەوە ئەبن بەداخەوە کە بێنە سەر جادە و من بەڕاشکاوانە ئەڵێم وەکو نوێنەری یەکێک لە ڕێکخراوەکان کەمەندام ئەبێنن لەسەر جادەکان سوڵکە بۆ ئەوەی نەهێڵی بۆ ئەوەی دەستی خاوەن پێداویستی تایبەت گرین نەهێڵی بێتە سەر شەقامەکان بۆ سوالکردن با ئێمە بە شانازی و خۆمان خواردن و پارەکانیان بۆ بەرینە ماڵەوە دووبارە ئەم پەیامەم بۆ سەرۆکی هەرێم سەرۆکی حکوومەت سەرۆکی پەرلەمان وەزیرە بەڕێزەکان ئەندام پەرلەمانەکان کەسایەتیەکان بەرپرسە حکوومیەکان بەرپرسە حیزبیەکان بەرپرسە عسکەریەکانی ئەم وڵاتە تاک بە تاکی سەرۆکی حیزبەکانی ئەم وڵاتە بەبێ جیاوازی بە عیلمانی و بە ئیسلامیەوە بە معارەزە و بە غێری معارەزەوە فریای ژیانی خاوەن پێداویستی تایبەت بکەون وەکو کچ و کوڕ و خوشک و برای خۆتان سەیری بکەن چونکە ژیانی کەمەندامان لە مەترسیدایە من دووبارە زۆر سپاسی خاتوکوێسانەکەم سپاسی وەزارەتی کار دەکەم سپاسی ئەو بەڕێبەر و خۆشەویستانە دەکەم لێرە و بە تایبەت سپاسی کۆمپانیای کار و کاکشێخ باز بەرزنجی دەکەم چاوی ماجەکەم بە ناوی ڕێکخراوەکانیشم من سپاسێکم کە ئەم هەنگاوە جدی ناوە بۆ خاوەن پێداویستی تایبەتەکان و دڵنیاشم بۆ دووهۆک و هەولێر شتی باشتری هەیە ئینشەڵڵا خوای گەورە پایداریکا و ئێوەش بەخێر بن و ومێ دەکەم ئەم پەیامی کە گیانمان بە جدی بگەینە دەست کۆمەلگا و زۆر سپاسانەکەم دابشکردنیەوە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا لا بەردەم ئەنجومەنی وەزیران خۆپیشاندانتان کرد ئەمڕۆ حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگای وەزارەتی کارەوە سەبەتی خۆراکی دابەش دەکات ئێوە داوای موچەتان کرد دەڵام سەبەتی خۆراکی دابەش دەکرێت چ دەڵێن لەسەر ئەم هەر ئەمڕۆ ئێمە کتابەکەمان گەیانە دەست وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی کە باسی ئەومان کردووە دوای ئەوەی کە خۆپیشاندانمان کردووە لە بەردەمی ئەنجومەنی وەزیران خێمەمان هەڵاوە لەسەر ئەو بەڵێنەی کە دراوە حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ موچەی ئەم مانگەدا موچەیەکی تر بدا بە کەمەندامان و لە ئەنجومەنی وەزیرانی شۆ دوو جار هەواڵمان پێگەشتەوە لە کۆبوونەوەی ئەم هەفتەی ئەنجومەنی وەزیران یەکێک لەو بڕگانی کە باز دەکرێت ئەوەیە کە ئەم جارە کەمەندامان ئینشەڵڵا دوو موچە وەربگرین لەسەر ئەو داوای خۆمان سوورە بین ئەم مەسەلەی پاکێجی خۆراکە تایبەت نییە بە خۆپیشاندانەکەیەوە لە ڕەنگە تەسیری هەبوو بێت وەزارەتی کار زیاتر هەوڵی دابێ یا کۆمپانیاکان زیاتر بکەونەفان بەڵام ئێمە بە تایبەت بۆ پێدانی موچەیەک چوین بەڵام مەسەلەی پاکێجی خۆراکەکە هەوڵێکی جدی وەزارەتی کار و خێرخوازیەکان و دەستیان خۆش بێت